دوای ڕزگارکردنی قەزای مەخمور لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ڕەوشی قەزاکە چۆنە؟ ئایا ئەو هاوڵاتیانەی قەزاکەیان جێهێشتووە گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان یان هێشتا ترسیان لە گەڕانەوە هەیە؟ هێزە ئەمنیەکانی سنوورەکە لە حاڵەتی ئامادەباشیدان یان ئاسایی بۆتەوە؟ مەخموری پێش داعش و مەخموری دوای داعش چی جیاوازیە؟ بەڕێزان سڵاوتان لەبێت. ئیبراهیم شێخەڵا قایمقامی مەخمور میوانی NRT و ئێوەژە توانن لە پێیجی NRT و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پرسیارەکانتان بۆ میوانی بەرنامە بنێرن. کاک ئیبراهیم ئەم کاتتان باش. ئەم کاتتان باش، زۆر سپاس. سپاس بۆ تۆش. کاک ئیبراهیم سەرچا با بۆ پرسیارە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی ڕەوشی قەزای مەخمور چۆنە؟ ئێستا دوای ئازادکردنی شارۆچکەی مەخمور و گوێر بارودۆخەکە ئارامە و لە ئارامیەکی نسبی باشدا دەژیتن. دام و دەستگاکان گەڕانەوە سەر ئیش و کاری خۆیان، زیاتر لە 120 هاوڵاتیان گەڕانەتەوە قەزای مەخمور و هەوڵی دەستەبەرکردنی خزمەتگوزاریەکان دەدەین. تا ئێستا کارەبامان گەڕاندوتەوە و بەردەوام ئاوی خواردنەوە دابەش دەکەین و فەرمانگەکانیش دەستیان بە ئیش و کاری خۆیان کردووە و هەوڵە دەین ئاستی خزمەتگوزاریەکان باشتر بکەین لەگەڵ پاراستنی ئەمن و ئاسایشی ناوخۆ و هەروەها پاراستنی ئەمن و ئاسایشی بەرەکانی جەنگ و دەرەوەی شار کە لە ئەستۆی هێزەکانی پێشمەرگەدایە و لەلایەن مەحوەرەوە سەرپەرشتی دەکرێت. بەڵێ کاک ئیبراهیم، کەواتە هەتا ئێستا بەشێک لە ئەتوانێت بۆترێت کە ژمارەێک لە دانیشتوانەکەی گەڕاونەوە، بەڵام تا ئێستا ژمارێکی زۆر لە هاوڵاتیش ماوە کە تا ئێستا نەهاتوونەوە سەر ژیان و ماڵ و حاڵی خۆیان و وەک با بڵین ژیان پێش ئەوەی کە داعش هێرش بکاتە سەر قەزاکە. بەڵێ بێگومان خەڵکەشی زۆر ماوە هەتا ئێستاش نەگەڕایتەوە لە بۆ مەخمورەوەش پەیوەندی بەوە هەیە کە هەتاکو ئێستا ناحیەی قەراز لە بەردەستی داعشدایە و خەڵک چاوەڕێی دڵنیایی زیاتر دەکاتن. خەڵکی مەدەنی پێویستی بە گەرانتی 100% هەیە بۆی بگەڕێتەوە. ئێمەش وەکو دەسەڵاتی ئیداری ناوچەکە و دەسەڵاتی ئەمنی تاکو گەرانتی 100%مان نەبێتن بەڕاستی و خزمەتگوزاری باشتریش لەوەی ئێستا هەیە نەتوانین دەستە بەر بکەین، لەوانەیە نەتوانین داوا لە هاوڵاتیان بکەین هەمویان بگەڕێنەوە، بەڵام بەشێکی زۆر گەڕاینەوە و ئەوە جێگای دڵخۆشیە، چونکە گەڕانەوەیوان دەبێتە هۆی ئەوە کە دام و دەستگاکان باشتر بتوانن خزمەتگوزاری پێشکەش بکەن و ئەمن و ئاسایشی ناوخۆ زیاتر بپارێزرێ و هاوڵاتیەکانی تریژەوەی کە ماون ئەوانش بگەڕێنەوە. کاک ئیبراهیم، ئێوە بە ئامارێک لاتانە کە لە سەتا چەندی دانیشتوان تا ئێستا گەڕاونەتەوە؟ نزیکەی 400 خێزان هەتا ئێستا گەڕاینەتەوە و ئەوەش زیاتر لە 120 دانیشتوانی مەخمور پێک دێنن. هەرچەندە بارودۆخەکە لە ماوەی ئەو 4-5 ڕۆژە زۆر ئارام و زۆر بێکێشە بووە، بەڵام دیسانیش تاکو سەرکەوتنی یەکزاری بەسەر ئەو تیرۆریستانە چاوەڕوانی ئەوە دەکەن کە هەندێک خەڵکی مەدەنی نێنەوە یاخود چاوەڕوانی بکەن تاکو بارودۆخەکە باشتر دەبێت. بڵێ کەواتە کاک ئیبراهیم، لە 120 دانیشتوان ئێستا گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان لە قەزای مەخمور؟ بەڵێ بێگومان لەوانەیە زیاتریش بێ. بڵێ کاک ئیبراهیم، ینی ئێستا ئەتوانرێ بوترێ کە ژیان بە جۆرێک ئاسایی بۆ تۆ کە دام و دەستگاکان کاری خۆیان نەکەن و ڕۆژانە کاری هاوڵاتیان ڕایی یەکرێ، یاخود جۆرێک لە حاڵەتێکی جیاواز جارێ بە مەخمورەوە دیارە بۆی کە هەم چاوەڕێی کۆی دانیشتوانەکە ئەکەن بگەڕێنرێتەوە و هەروەها دام و دەستگاکانی شێشتا ماویانە بچنەوە سەر با بڵین ڕێچکە ئاساییەکی خۆیان؟ دام و دەستگاکان بە شێوەیەکی زۆر باش کەوتونەتەوە سەر ئیش و کاری خۆیان، بەڵام بوونی ئیش و کار پەیوەندی بە بوونی هاوڵاتیانەوە هەیە. لە ڕووی خزمەتگوزاریەوە هەوڵە دەین کارەبا کێشەمان نەماوە، سەبارەت بە ئاویش ڕۆژانە باشتر دەبیتن، ڕۆژانە خزمەتگوزاری ئاو زیاتر دەتوانین دابین بکەین لە بۆ خەڵک و خزمەتگوزاری تەندروستی هەیە، فەرمانگەکانی تریش هەموو کاری خۆیان جێبەجێ دەکەن. بەڵێ کاک ئیبراهیم، سەبارەت بە کێشەی ئاو کارەبا و تەندروستی لەو کاتی کە چەکدارانی داعش هێرشیان کردوتە سەر مەخمور، ئەتوانێت بوریتەیە کە وێزگی کارەبا هەبووە تەقێنراوەتەوە یاخود کۆمەڵک بۆری ئاو هەبووە کە تەقێنراوەتەوە، ئێستا خزمەتگوزاری ئاو کارەبا کێشەی تێکەوتووە لە مەخموریان پێش ئەو هێرشانش ئەم کێشەیە هەبووە و ئێستا ئێوە لەوە دەستان پێکردێتەوە کە خزمەتگوزاری بگێنە خۆی بەهۆی بردومانی تۆپ و بەڵێ بەهۆی بردومانی تۆپ و هاوان و تەقەکردنی جۆرەها چەک
بەشێکی زۆر لە تۆڕەکانی دابشکردنی کارەبا زەرەر و زیانیان پێگەیشت بوو، بەڵام فەرمانگەی کارەبای مەخموور بە هاوکاری بەڕێوەبەراتی کارەبای هەولێر هەڵمەتێکی باشیان دەست پێ کرد بۆ چاکردنەوەی هێڵەکانی کارەبا و ئێستا هەتا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم کێشەی کارەبامان نەماوە و دوێنێش لەگەڵ بەڕێوەبەراتی شارەوانیەکانی هەولێر بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی هەولێر و شەمامک و قوشتەپە و دیبەگە و گوێڕ و قەراج لەگەڵ مەخموور هەڵمەتێکی پاکردنەوەی ناوشاری مەخموورمان دەست پێ کرد کە ڕۆژ بەردەوام بوو بەیانیش لە ناحیەی گوێر دەست بە هەڵمەتی پاکردنەوە دەکەین و هەوڵە دەین ئاستی خزمەتگوزاریەکان بگەینە پێش داگیرکردنی گوێڕ و مەخموور. بڵێ کاک ئیبراهیم لە ئێستایە هیچ هێزێک لە دەوروبەری مەخموور لە ناو مەخموورە جێگیر کراوە؟ بەڵێ بێگومان هێزەکانی پێشمەرگا لە مەخموور و دەوروبەری جێگیر کراون و لە سنووری ناحیەی گوێر دوێنێ پێشڕەویەکی باش کرابوو، هەردوو گوندی زمارە و ساقیە لە تیرۆریستان پاک کرایەوە و پێشڕەویەکی باش کرا دوێنێ. بەڵێ لە ئێستایە هیچ مەترسیەک لەسەر مەخموور هەیە لەلایەن چۆکدارانی داعشۆ کە دووبارە هێرش بکەنەوە سەر مەخموور، یان ئێوە دڵنیایەکی لە 100% هەیە کە ئەو مەترسیە بە تاواتی بنەبڕ کرا و ینی مەترسی بە هیچ جۆرێک لەلایەن داعشۆ لەسەر نەماوە قەزای مەخموور؟ بێگومان ئەمە دڵنیان کە تیرۆریستان زەبری زۆر کاریگەریان بەرکەوتووە و ئەو توانای پێشانیان نەماوە بۆ هێرشبردن و هاون هاوێشتن و نزیک بوونەوە لە مەخموور و لە شوێنەکانی تر، بەڵام دیسانیش هەتا ئەوان مابن هەرچەنداوان بە شێوەیەکی گەڕۆک هەن لە شوێنەکان هیچ بارەگایەکی دیاریکراویان نییە لەو سنوورە، بەڵام بەردەوام هاتوچۆیان هەیە لەو سنوورە و تا ئەوانش لەو سنوورە مابن مەترسیان هەردەمێنێتن. گرنتی 100% لە هیچ شوێنێک نییە، بێگومان لە مەخموریش ئەو مەترسیە هەردەمێنێ، بەڵام وەکو پێشان نەماون و توانا و هێزی هێرشبردنیان نەماوە بەهۆی ئەو هەموو زەبرەی کە لێیان درراوە هەر لە شنگارەوە هەتا جەلەولا. بڵێ بەڵێ کاک برایم بە شێوەیەکی گشتی لە دام و دەستگاکانی ناو مەخمورە بەڕێوەبەرە گشتیەکان، بنکە تەندروستیەکان، بنکەی ئاسایش بەدەوامی بۆ نمونەیەکی وەکو بەڕێستان وەکو قایمقام ئێوە ئەگەر ڕۆژانە ئەمانە هەمویان دەوام ئەکەن، بۆچی ئەو ژمارەی تر ناگەڕێنەوە بە شێوەیەکی گشتی و لە 100% ژیانی ئاسایی بۆ مەخموور بگەڕێنرێتەوە؟ مەبەستەکەم لەوایە ئێوە هەمووتان ئەوەندەی زانیاری لە بەردەستی تۆیە هەبێت هەمووی دەوام ئەکات وەکو یەک بە بەڕێزیشتەوە؟ بێگومان هەموو فەرمانگەکان داوام دەکەن، بەشێکی زۆر لە فەرمانبەران و کارمەندانی حکوومەت ئەوانەی کە ماڵیان لە ناو مەخمورە و ئێستا باریان کردووە لە بۆ هەولێر لەوانەیە توانای هاتوچۆیان نەبێت، تەنها بەرپرسی فەرمانگەکان و بەرپرسی بەشەکان ئەوانەی کە ئۆتۆمبیلیان هەیە و بەشێکی تریش لە کارمەندانی تر هاتوچۆ دەکەن و ڕۆژانە دەوامی خۆیان دەکەن و بەشێکیش لە بەرپرسی فەرمانگەکان ماڵیان لە ناو مەخمورە و ماڵیان گەڕایتەوە. خۆی نەگەڕانەوەی ئەو خەڵکە بەشێکی زۆری خەڵکی مەخمور یاخود لە هەولێر خانووی تری هەیە ماڵی هەیە یاخود کەسی نزیکی لە هەولێر شوێنیان هەیە دەتوانن بەحەوێنەوە لەبەرەو بارودۆخی ئێستاش کە تەواو بەجێرەی ژیانی ئەوەی کە پێویستە لە بۆ خەڵکی مەدەنی ئەو گەرانتیە کە پێویستە دابین بکرێ لەوانەیە هەتا ئێستا نیگەرانیە کەر هەبێت لەلایەن هاوڵاتیانەوە لەبەرەوەی ئەوانەی کە جێیان هەیە شوێنیان دەست دەکەوێت لە مەخموور یاخود ماڵی تریان هەیە لە هەولێر ئەوانە لەوانەیە بخۆی وای پێ باشبی جارێک بمێنێتەوە لە هەولێر و لە دەرفەتێکی گونجاوتر بگەڕێتەوە بۆ مەخموور، بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە هەم لە ڕووی ئاسایش و هەم لە ڕووی خزمەتگوزاری دەستەبەری زیاتری ئەو پێویستیانە بکەین و تاکو خەڵک زیاتر دڵنیا بێتەوە. سەبارەت بەو گوند و ناحیانی کە سەر بە قەزای مەخمورن کاک برایم، ئەوەندەی کە زانیاری هەبێ کۆمەڵێکیان تا ئەم دەقەی لە ژێر هێزی چەکدارانی داعشدایە و کۆمەڵێکیان لە ژێر دەستی پێشمەرگەدایە، ئەوانە چیان لێ بەسەریە چۆن مامەڵیان لەگەڵەکرێ هەموو گوندانی کە تا ئێستا لە ژێر دەسەڵاتی داعشدان و ئەوانەی تریشکە لە ژێر هێزەکانی لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەدایە؟ بێگومانەوەی ئێستا و سەنگەرانێکە هەن ئێستا سەنگەری کاتین و بڕیار دانیش لەسەرەوەی کە ئایا پێشمەرگە کەی و چۆن پێشڕەوی دەکاتنەوە پەیوەندی بە فەرماندە سەربازیەکان و بە فەرماندەیی مەحوەرەوە هەیە، ئەوان کات و شوێنی گونجاو دیاری دەکەن بۆ هەر پێشکەوتنێک یاخود هەر گۆڕانکاریەکە لە جەبهە ڕوو بدات. بەڵێ کاک ئیبراهیم، ئەمێ پرسیار لەوە بکەم ئەو هاوڵاتیانی کە ئێستا
کە گەڕاونەتەوە هەموو هاوڵاتیانش کە لەو گوند و ناحیانەدان کە لە ژێر دەسەڵاتی داعشدان پێ دوایە بەوەی کە ئیدارەیەکی تایبەتی خۆی هەیە و قایمقامی هەیە بەڵام پێویستیان بە یارمەتی و هاوکاری وەکو سەرجەمی ئاوارەکانی ترکە ڕایان کردو با ئەمان گەڕابێتیشتنی پێ دوایە کە هاوڵاتیانی قەزای مەخمور بە ناحیەکانیەوە بە گوندەکانیشیەوە پێویستیان بە هاوکاری و کۆمەکەیە. بێگومان ئێمە خەڵکی مەخمور ئەوەی کە دوای گرتنی مەخمور و گوێر کۆچبار بوون بەشێکیان لە هەولێر و دەوروبەری جێگیر بوون بەشێکیان گەڕاونەتەوە بەڵام وەکو قەرەبۆکردنەوە وەکو هاوکاریکردن لەلایەن وەزارەتی کۆچ و کۆچبەران بڕی 1 ملیۆن دینار وەکو هاوکاری دەدرێت بەو خێزانانەوە ئێمە لێژنەی تایبەتیمان دروست کردووە بۆ سەرپەرشتیکردنی ئەو پرۆسەیە هەروەها لەلایەن ئیدارەکانی ناوچەکە وەکو قایمقامیەت و بەڕێوەبەرایەتی ناحیەکان لێژنەی تایبەت دانراوە بۆ خەملاندنی قەرەبۆی ئەو هاوڵاتیانە کە زیانیان بەرکەوتووە بۆ هاوکاریکردنیان سەبارەت بە ئەو شوێنانەی کە لە دەست هێزەکانی داعشدایە ئەو شوێنانە دەتوانم بڵێم هەتا ڕادەیەکی زۆر چۆل کراون و تەنانەت دانیشتوانی گوندە عەرەبەکانیش ئەوانش چۆلیان کردووە لە بەر مەترسی هێرشە ئاسمانیەکان و لە بەر مەترسی جەنگ. بەڵێ کاک برایم کۆمەڵێک پرسیارت بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شاهۆ حەساری ئەڵێ ئەگەر زەحمەت نەبێ قایمقام بۆمان ڕوون بکاتەوە لەو کاتی کە هێرشی چەکدارانی داعش بۆ سەر مەخمور دەستی پێکرد ئەڵێ لامان بۆ بە پرسیار بۆچی وا بەبێت تەقەکردن مەخموریان چۆڵ کرد لەگەڵ ئەوەی کە زانیاریمان هەیە کۆمەڵێک چەکی پێشکەوتویان هەیە. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی کاک شاهۆ من زۆر لە نزیکەوە ئاگاداری هەموو بارودۆخەکە بووم باسەکە تۆزێک دوور و درێژە خۆی سەنگەر قایمکردن لە سنووری مەخمور و گوێڕ و قەراج ئیمکانیاتێکی زۆری دەویست وە گرنگترین شت لێدانی حەفرێک بوواتە ئەو خەندەقەی کە دەبواە هەڵبکەندرێ ڕۆژی سێشەمە کە من لە گوێر ڕوم لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی گوێر ئەو کاتە ئێمە دەستمان بە حەفرەکە کردبوو لە سنووری گوێر و هەروها لە سنووری خەرازش دەست پێکرا بوو و بڕیار بوو لە مەخمور هەردوو حەفرەکە بگەنەوە یەک و ئەو خەندەقە تەواو بکرێتن بەڵام وەکو ئێمە دەزانین باەخی ئەو خەندەقە هەیە تیرۆریستانیش دەیانزانی بە لێدانی ئەو خەندەقە ناتوانن بە ئاسانی هێرش بکەنە سەر ناوچەکە هەرە ڕۆژە دەستیان بە هێرش کرد بۆ سەر سنووری ناحیەی گوێر و وەکو استراتیژیترین شوێن وەکو گرنگترین شوێن لە ڕووی سەربازی و استراتیژی ئەوان ئەوەیان هەڵبژاردووە لە مەحوەری گوێر شەڕێکی گەورە و قورسترین شەڕ و گرنگترین شەڕە و شەڕانە بوون کە لە ئەو بەرگریانە بوون کە لە سنووری ناحیەی گوێر و لە گوندی کوشاف کران و من ئەو کاتە کە چوومە ئەوێ لە تا گوندی کوشافیش چوین سەردانی ئەوێمان کرد چەند پێشمەرگەیەکمان بریندار بوو تا ئێوارەی ئەو ڕۆژە ئێمە 13 پێشمەرگەمان شەهید و بریندار بوو دوای ئەوەش کە گەڕامەوە مەخمور دیار بوو فەرماندە سەربازیەکان و فەرماندەی مەحوەر بڕیاریاندا ئەو شەوە هێرشێک دەست پێ بکەن لە مەحوەری مەخمور ئەو حاجی عەلی کە کاتژمێر دوی شەو کاتژمێر سێ شەو دەستی پێکردوە تا ڕۆژی دوایی بەردەوام بوو ئەو هێرشەوە بەشێکی زۆر لەو فشارێکە لەسەر گوێر هەبوو کەم کرایەوە بەڵام دوای ئەوە دوای گرتنی گوێر بەڕاستی بالانسەکە تێک چوو و هەرو شەوە قەزای حەمدانیە و ناحیەی تلکێف و باشیقەش کەوتە دەست تیرۆریستان بەداخەوە کەوای کرد گرتنی گوێر خاڵێکی استراتیژی زۆر گرنگ بوو و بۆ هۆی ئەوەی کە بەرگریکردن لە مەخمور کارێکی زۆر زەحمەت و سەخت بێ و بەرەبەیانی ئەو ڕۆژە هێزەکانی هێزی ئاسمانی عراقی لە کاتی بردومانی تیرۆریستان بە هەڵا هێزەکانی خۆمانیان بردومان کرد و ئەو فشارێک کە لە ناحیەی خەبات و لە گوێر و لەوانە دروست بوو بەڕاستی بۆ هۆی ئەوەی کە لە جەبهەی مەخموریش کەم و کوڕی بەدەرکەوێتن و هێزەکان بە باشیان زانی کە لە بازارگا بمێننەوە لەوێن دەڕا بەرگری بکەن لە سنوورەکە بەرگریەکی زۆر باش کرا و شەڕێکی زۆر باشش کرا بەڵام هەرەوەندە لە ئیمکانیەتدا هەبوو فەرماندە سەربازیەکانی ئەوێ بەڕاستی بە شێوەیەکی زۆر ئازایانە بەرگریان کرد و شەڕێکی زۆریش کرا ماوەی چەند دوو ڕۆژ زیاتر شەڕ بوو لەو ناوچەیە بەرگری کرا ئینجا دوای پرسیارێک دروستە بێکەواتە فشارەکانی سەر خەبات و گوێر بوون وای کرد کە مەخمور بە ئاسانی داگیر بکرێت لەلایەن هێزی چەکدارانی داعشەوە بێگومان گرتنی گوێر بووە هۆی ئەوەی کە حەمدانیە و تلکێف و باشیچیش
مەترسی جددی لەسەر بێ و هەرەوەش بووە هۆی ئەوەی کە مەخمور و باشیک و تلکەوت چونکە گوێر هەڵکەوتەی جوگرافی وایە وەکو پشتەوەی جەبهەی مەخمور و تلکێف و حەمدانیەوەیە چکە زۆر لە خەبات نزیکە بۆ خۆشتان دەزان هەر بۆ بەڵگەی ئەوەش کاتێک کە گوێر گیراوە مەخمور لە ماوە 1 سەعات گیراوە ئازاد کرا لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاک برایم لەگەڵ ئەوەی کە ئێمە چاپێکەوتن لەگەڵ بەڕێستانەکەین لە ئێستاە تەلەفۆنێکی زۆر هاتووە بۆ کەناڵی NRT لەوەی کە هاوڵاتیان پرسیارەکەن کە ئەو پرسیارە ئاراستی جەنابتان بکەین تۆکو قایمقام لە هەولێردا ئەنیشی یاخود نیشتەجێی مەخموریت. خۆم ماڵم لە هەولێرە بەڵام ئەو ماوەی کە ئەو شەڕ و ئەو هێرشانەی تیرۆریستان بەردەوام لە مەخمور و لە دیبەگە بووم. بەڵێ کاکی برایم لە ماوەی ڕابردووە ینی ئەم پرسیارە زۆر دووبارە ئەبووە کە هاوڵاتیان زۆر ئەم پرسیاریان ئاراسته ئێمە کرد کە لەو بەرپرسانە بکەین کە ئێنە لای ئێمە و چاوپێکەوتنیان لەگەڵەکەن لەو کاتی کە چەکدارانی داعش هێرشیان کردە سەر مەخمور و گوێر و ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێ پێشمەرگە بەرگری کرد واتە پێشمەرگە شەڕی کرد یاخود بەبێ تەقەکردن کشایەوە بۆیە با بڵین هێزی چەکداری داعش توانی پێشڕەوەیەکی بەرچاو بکات. من باسم کرد ماوەی 2 ڕۆژ و هێرش و بەرگری بەردەوام بوو بەڵام دوای ئەو شکستەی کە لە گوێڕ و ئەو پاشەکشەی کە لە حەمدانیە و تلکێف و ئەوانە ڕوویدا بەڕاستی ئەو هێزانە زۆر ماندوو بوون ئەو هێزە تازانەی کە هاتبووشن بەهۆی ئەو فشارێکە لەسەر هەولێر دروست بوو لە ڕێگای خەبات و لە ڕێگای گوێڕەوە بەشێک لە هێزەکان کە پاشەکشیان کرد بۆ ئەوەی بسنە جەبهەکانی ئەوێ ئەوە بووە هۆی ئەوەی کە هێزەکانی تریژ ماوەی چەند ڕۆژ بوو لە ناو شەڕ و بەرگریدا بوون نەیانتوانی لەوە زیاتر لەوێ بمێننەوە بەڵکووە باش زانرا کە لە بازارگەوە هێڵێکی بەرگری دروست بکرێتن تاکو گوێر دەگیرێتەوە. بەڵێ کاک برایم لەو کاتی کە مەخمور گیرا لەلایەن چەکدارانی داعشەوە هەمومان ئاگامان لێ بوو کە هاوڵاتیانی شاری هەولێر مەترسێکی زۆریان لەسەر دروست بوو زۆرێک لە دانیشتوانەکەی ئەو شەوەڕایان کرد یعنی بەو جۆرە مەترسێکی ئەوتۆ لەسەر شاری هەولێر دروست بوو و ئەو بارودۆخە لەو شەو ڕۆژەیە خوڵقا ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێ. بێگومان نەخێر ئێمە ڕۆژی شەشیمان کە گوێر گیرا هەرەو شەوە فشارێکی زۆر و دڵە ڕاوچێ و نیگەرانێکی زۆر لە هەولێر دروست بوو خەڵکێکی زۆر ڕایان کرد بەڵام ئێمە هەرەو شەوە لە ناو قەزای مەخموریش هەرچی دانیشتوانی مەدەنی هەیە هەمویان باریان کردن و ڕۆیشتن و بۆ سەلامەتی گیانی خۆیان بێگومان شتێکی ئاساییە بەڵام ئەوەی کە بڵاو کراوە کە داعش نزیک بووە لە هەولێرەوە ئەسل و ئەساسی نەبوو ئێمە هەرەو شەوە لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتان و لە ڕێگای زۆر کەناڵی تریش لە ناو مەخمور چاوپێکەوتنمان کرد و هەرەو شەوەش هێرشێکی پێچەوانە ئەنجامدرا بۆ ئەوەی کە بتوانین لە پشتەوە فشارێک دروست بکەین بەڵکو تیرۆریستان ناحیەی گوێر بەر بدەن و لەوێ هەڵبێن و چۆلی بکەن بەڵام ئەو شەوە ئەو هێرشانەی کە کرا هەتا ڕادەیەکی باشش چووە پێش بەڵام هێرشی فڕۆکەکانی هێزی ئاسمانی عێراقی و بە هەڵە بەردەمانکردنی هێزی پێشمەرگا هەندێک قوربانیشی لێکەوتەوە بەداخەوە بریندار و وابزانم شەهیدێکیشمان هەبوو بووە هۆی ئەوەی کە شپرزەیەک دروست بێتن بەداخەوە. بەڵێ کاک برایم ئێوە لە بەرنامەتانە کە بە شوێکی ڕاستەخۆ داوا لە دانیشتوانی قەزاکەتان بکەن کا بگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵی خۆیان بۆی ئەوانی کە کارمەندیان هەیە لە دام و دەستگاکانە کە چیتر ئەو شڵەژاویە نەمێنێت و ژیانی ئاسایی دەست پێ بکاتەوە. بێگومان ئێمە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین گەڕانەوەی دام و دەستگاکان و دەستەبەرکردنی خزمەتگوزاریەکان ئەو دابینکردنی ئەمن و ئاسایشی ناوخۆی ناوشارۆچکەی مەخمور هەمووی بۆ ئەوەیە زمینەیەک بڕەقسێ بۆ خەڵک بگەڕێنەوە بێگومان بە تایبەتی خێزانی فەرمانبەران و کارمەندانی حکوومەت ئەگەر بگەڕێنەوە ئێمە کارمان زۆر ئاسانتر دەبێت دەتوانین باشتر هەم شارۆچکەمان ئاوادانکەینەوە هەم خزمەتگوزاری لە بۆ خەڵکەکەی تریش دابین بکەین تکام وایە لە هاوڵاتیان و بە تایبەتی خێزانی فەرمانبەران کە بگەڕێنەوە و ژیان هەتا ئێستا لەو ماوەی ئەو 5-6 ڕۆژێک کە مەخمور ئازاد کرایە بەڕاستی هیچ کێشەیەکی ئەمنی نەبووە و ژیان ئاساییە و دەتوانن بگەڕێنەوە. بەڵێ کاک برایم دوای ئەوەی کە قەزای مەخمور لەلایەن هێزەکانی پێشمەرگە و کۆنتترۆل کرایە دوای ئەوەی کە ئێوە چوونە ناو قەزاکەوە هەستان بە چی گۆڕانکاریە کردبوو لە زەرەر و زیانە لە ئەنجامدانی گۆڕانکاریەکی بەرچاو لە ناو قەزاکەیە چیتان بەدی کرد؟ بێگومان هەستێکی زۆر ناخۆشە کاتێک دژمنێکی چەپەڵی وەکو داعش دێتن دەست بەسەر شارۆچکە دادەگریتن و دێتە ناو ماڵ و ناو
فەرمانگە و بینایەکانت بەڵام هەم ئێمە وەکو باسم کرد ئێمە بەورەیەکی بەرزەوە هەوڵەدەین دووبارە ژیان بگەڕێنەوە بۆ ئەو شارۆچکەیە و ئەوان خراپەکاریەکی زۆریان کردبوو لە ناو دام و دەستگاکان قاسەی هەندێک لە فەرمانکانیان شکاندبوو وەلەو بڕێکی زۆر نەبوو بەڵام دیسانیش هەندێک پارەی کەم هەبوو لە ناو قاسەی فەرمانگە خزمەتگوزاریەکان بردبوویان بڕێکی زۆر سوتەمەنیان بردبوو دەرگای هەموو فەرمانگەکانیان و هەندێک ماڵی هاوڵاتیانیان شکاندبوو و هەندێک زەرەر و زیانیان بە بارەگا و بینایە و شوێنە گشتیەکانیش گەیاندبوو. بەڵێ ئیبراهیم شێخەڵا قایمقامی قەزای مەخمور و زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمان بوویت زۆر سپاس دەکەین. بەڵێ بەڕێزان دیوی دووەمی هەواڵ کۆتایی هات کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.